سڵاو بینەرانی ئازیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕامەوە بە کۆمەڵێک پرسیاری زۆر ئاسان و یەک دنیا خەڵاتی زۆر تایبەت بێگومان من لە فامیلی مۆڵم چاوەڕوانتانم سەردانکەن بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن با بڕێن. سلااو سپاس نای بەڕێزێ مازن کاک مازن بەڕێزی بەچێ سەرقاڵی والله بچ سەر قاڵمێتی هەر ژیانی ڕۆژانەیە مامۆستامە و داوامم هەیە و ڤیددیۆی فێربوونی زمانی عەربی بەڵاو دەکەمەوە دوو کتێبم هەیە. مادەم ڤیددیۆی زمانی عەربی بڵاوەکەیتەوە یعنی مامۆستای عەربیشی. باڵێ مامۆستای عەربی لەش ساق بێ لەگەڵ قوتابەکان تا بەینتان چۆنە؟ والله زۆر باشە الحەمدولله. زۆر باشە مامۆستا و قوتابین یان ڕەفیقن؟ بەخوای پێکەڵ یعنی دەتوانم بڵێن ڕەفیق مامۆستا چەند خۆی لە تەڵەبەی نزیک کەتەوە زۆر باشە لێ زیاتر لێکتر تێدەگەن. بەڵێ کاریگەری باشترە بۆ ئەوە قوتابێکە باشتر تێبگا. باڵێ ئەکید کاریگەری زۆر گەورەیە ئەتوو لەگەڵ تەڵەبەی یەک بی و لەگەری هەندێک مەسەلەن قسە هەیە وەکو نەسیحەت و ئامۆژگاری زۆر گرنگە. ئەکید وایە نەکە تو بچێ ژۆرێ بەدەم و چاوەکی مۆنەوەوە باش نییە. ڕەبی یەکسەر باڵێ خەیرە الأموری ئەوسەطها ئینسان دەبێت وەسەط بیتن. وایە لەش ساق بێ سەرکەوتوبی ئینشەڵڵا. خەڵکی کوێیت مامۆستا مازن؟ من خەڵکی سۆرانم. خەڵکی سۆرانی بەخێر بێ سەر چاو. زۆر سپاس. چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ؟ بەخۆی دی واڕێ کەوتە من و جەماعەت برادەر هاتین الحەمدولله باڵێ. بەخێر بن ئەی برادەرەکانی بۆنیان قسەمان بۆ بکەن. بەخۆی دی هەر یەکە و ڕایەکی هەیە نازانم. زۆر باشە لەشتان ساق بە فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ بەخۆی الحەمدولله باشە عیبی نییە. هیچتان کڕیوە لە فامیلی مۆڵ؟ بەخۆی جارێ تەقریبەن نیو ساعەتێکە هاتین. زۆر چاکە بەخێر بێن سەر چاو. لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی مامۆستا؟ والله پرسیار و وەڵام یعنی باشی لەگەڵ پرسیار و وەڵامە؟ بەخۆی ناتوان بڵێن باش بەس زۆر مەسەرەن جار ئینسان مەسەن هەر لە ماڵی کتاب دەخوێن و مراجعە دەکەم بە شەرت نییە و پرسیارەکە دەکەی لەوان پرسان. وای ڕاست دەکەی؟ منیش ئاسانکاریت بۆ ئەەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات. پرسیارێکی لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. باشە؟ ئەگەر نەتزانیت چیمان پێشکەشەکەی؟ والله گەر نەمزانی بەس دەستخۆشتان لێ دەکەم و تاوە. ئەی بەسەرهاتی خۆشم بۆ نەگەڕیتەوە لەگە برادەرەکانتە؟ بەخۆی بەسەرهاتی هەیە ڕاستی بەس لەوانە ئێستا بەبیناییتەوە. باشە بیری لێکەرە تا من پرسیارەکە لێکەم وەڵام مەیتەوە بەسەرهاتی خۆشم بۆ باسکە دوای. ئەگەر بیرم هاتەوە باشە ئەگەر نەشەر دەستخۆشتان لێ دەکەم. سپاس دەکەم. بەڕێزی. کام ئاژەڵە ئەو بخواتەوە ئەمرێ. ئاژەڵێکە ئەو بخواتەوە ئەمرێت. کام ئاژەڵە ئەو بخواتەوە ئەمرێت؟ بەڵێ؟ والله بڵێم چێ؟ ئاسانکاریت بۆ ئەەکەم لە بەرەی میوانی لە شاری سۆرانەوە هاتووی؟ باڵێ. مشکی کەنغەر شەمشەمە کوێرە ورچ. شەمشەمە کوێرە؟ بیگۆڕا؟ ورچ؟ نا بەداخەوە وەڵامەکە نەزانی؟ وەڵامەکە نەزانی؟ هیچی بیرکەوتەوە شتێکمان بۆ باسکەی؟ بەخۆی تازە ئێستا هیچم بیر نیمە ڕاستی. هیچی بیر نییە. لەگەڵ ئەو برادەرانە تا ئەمڕۆ هاتی هیچ شتێکی خۆشڕووی نەیاوە بۆمان باسکەی؟ بەخۆی ناوەڵە هەر لە سۆرانەوە هاتین تا ئێستا خۆش جۆکی خۆش بە الحەمدولله بەس وەکو بەسەرا شتێکی نوێ ناوەڵە. دەی باشە لە شتان ساق بێ هەر لە خۆشییا بن بەو هیوای کاتێکی خۆش بەسەر بەرن لە فامیلی مۆڵ. بەڕێزی زۆر سپاس دەستخۆش لێ دەکەم سەرکەوتوو بەڕێزی زۆر سپاس دەست. ئەو بەڕێزە وەڵامی پرسیارەکەمانی نەزانی زۆر بۆم ئاسان کرد لە بەرەی میوانە لە سۆرانەوە هاتووە بەڵام بەداخەوە نەیتوانی ببێتە خاوەن خەڵات با بڕێم بزانین کێتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان. سڵاو لێبێ؟ سڵاو باشە. ناوی بەڕێزت؟ عەدنان فازڵ. کاک عەدنان بەچێوە سەرقاڵی کاک عەدنان؟ واللهی بە دەورە خولی فێربوونی زمانی عەرەبی کوردی. زۆر باشە لە شت ساق بێ دەورەکەتان قەرەباڵخە؟ خەڵک زۆر ڕووی تێکە؟ دەورەکانم زیاتر ئۆنلاینە. بە ئۆنلاین؟ بەس ئۆنلاینە یعنی. بەڵێ خەڵکی جنوب و خەڵکی کوردستانیش یعنی زیاتر. زۆر باشە. لە چ تەمەنێکان زیاتر هەوڵێن فێری زمان ببن؟ بەخوای ئەوانەی کە لە تەمەنی 18 ساڵی بەرەو سەرەوە چونکە بۆ معاملات و شتیوان بە تایبەتی هەولێر و بەغدا سلێمانیش یعنی خەڵکێکی زۆر یعنی لەو ماوەیە حەز دەکا فێرە زمانی عەرەبی کوردی ببیت. بەڵێ زیاتر بۆ کارکردن بەکاریهێنان بەڵێ زۆربەی بۆ تیجارەت و شت. بەڵێ زۆر باشە لە شت ساق بێ. فامیلی مۆڵە پێ چۆنە؟
والله باشا الحمد لله. ئەو ڕازاندنەوەی و پێ جوانە بۆی سەری ساڵە و ڕازاندویانەتەوە؟ باشا الحمد لله. لەگەڵ برادەرەکان تا هاتووی بۆ هەولێر؟ باڵێ. زۆر باشە. هەولێر پێ خۆشە؟ باڵێ زۆر. زۆر چاکە بەخێر بێن سەرچاو. خەڵکی سۆرانی؟ سۆران. زۆر چاکە بەخێر بێن سەرچاو. پرسیارێکی لێکم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات. باڵێ. وەڵامەکەشت نەزانی؟ والله ڕاستی ئەگەر وەڵامەکەم نەزانی کتێبێک پێشکەش دەکەم کتابەکەی خۆمە فێربوونی زمانی عەرەبی فێر ببە و قسە بکە بە زمانی عەرەبی. زۆر باشە زۆر خۆشحاڵە بین. عەزیزی. پرسیارەکەمان کام ئاژەڵە دەموچاوی نییە؟ دەموچاوی نییە؟ نییە بەڵێ. ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ دەموچاوی نییە. هەڵبژارد. هەڵبژاردن تێمێ دوو پشک ئەختەبوت ئەسفەنجی. ئەختەبوت نابی گۆڕە؟ دوو پشک. ئەو قۆپیت کرد؟ ئەوە پێیان وتیتەوە؟ مامەستا دەبێ قۆپی بکەی؟ ناوڵا. تۆ لەگەڵەوەی تەلەفەکانە قۆپی بکەن؟ لەگەڵ دانیمە ناوڵا. قەی ناکە مشکیلە نییە من لەگەڵ ئەوەیەم کە میوانەکانم ببنە خاوەن خەڵات کێشە نییە دەست خۆش بێ وەڵامەکەت ڕاستە دوو پشک ئەو ئاژەڵەیە کە دەموچاوی نییە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبەن؟ ئینشاءڵڵا منیش دیارەکەت پێشکەش دەکەم دیارەکەم کتابی خۆمە فێر ببە و قسە بکە بە زمانی عەرەبی. فەرموو ئەوە خەڵاتی ئێمەیە ئەوە دەچیتە ئەربێلا دیجیتال سیتی لەسەرەوە لەوێ بازاڕی دەکەن هەروەها ئەوەش کاتی تێکساس چیکنە دەچن لەوێنان دەخۆن و 120 داشکانن وەرەگرن. باشە زۆر سپاس بۆ بەشداری کردن زۆر خۆشحاڵ بووم زۆر مەمنون کاتێکی خۆش خۆش لەگەڵ زۆر سپاس. ئەو میوانە بەڕێزەمان لە شاری سۆرانەوە هاتووە و توانی وەڵامی پرسیارەکەمان بزانێت ببێتە خاوەن خەڵات هەروە وتی کتێبێکی خۆمت پێشکەشەکەم بەو هیوایی کە سوودی هەبێ بۆمان سپاس یەکەم دەستخۆشی لە یەکەم با بڕێم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵ مابن با بڕێن. سڵاو لێبێ. بەسەر چاو. باشی؟ نای بەڕێزە؟ کاک جەبار. کاک جەبار. بەسەر بە چیوە سەرقاڵی کاک جەبار؟ چێ؟ چ کارێک دەکەی؟ دروستکردنی ددان. دروستکردنی ددان؟ بەڵێ. لە ساغ بێ. واتە پزیشکی ددانی؟ مختبەر. لە مختبەر کار دەکەی. پزیشکی ددانی دیان پزیشکی ددانی. ئەی زۆر باشە لە ساغ بێ. بەسەر چاو. چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ؟ خۆی هات حەوالەک هەبوو وەرگرت. پارە؟ پارە وەرگرت. ئەی زۆر چاکە هاتە حەواڵی یعنی ئێستا بوو فڕێنین مەسلحەتمانە؟ ئەرێ. ماشەڵڵا ماشەڵڵا. ئەوە عەلاقەکەت پاری دیایە؟ دیارە. باشە شکر ئەوەی باشە بەرنامەکەمان ڕیکۆردە ڕاستەخۆ نییە هینا هەر ئێستا لێرە چوویتە دەرەوەیان فڕاندی. یعنی ئەو بەرنامە چییە؟ بەرنامەی مایکە سوورەکە. سەر تەلەڤیزیۆن دەرکەبە؟ بەڵێ. باش. لە سۆشیال میدیاش دەرنەکەوی؟ وەڵا. بەڵێ پێت خۆشە؟ مشکلە نییە. زۆر چاکە. خەڵکی کوێی؟ خەڵکی ڕۆژاوام. ڕۆژ ئاوا سەر و سەر چاوە. بەسەر چاو. خۆش پێی بەسەر چاو. ئەوە سۆرانی بە سۆرانی دەڵێن سەر چاو. سەر چاو. سەر چاوە. بەسەر چاوە. باشە زۆر خۆشحاڵ بووم بەڕێستم بینی لێرە. پرسیارێکە لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. ئەگەر نایبێت تۆ شتێکی خۆشم پێشکەشکەی. پرسیار سەهلە چییە؟ پرسیاری سەهلە لێ دەکەم. باشە؟ پرسیارەکەمان ئەوەیە خۆر لە فەلەکناسیدا بەچی پۆلێن کراوە؟ خۆر. خۆر چییە؟ شەمس خۆر. شەمس. بەڵێ. لە فەلەکناسیدا بەچی پۆلێن کراوە؟ ئەستێرە؟ گەلە ئەستێرە؟ هیچیان. ئێنە من پرسیار فێم نەکرد هەگەر عەرەبی پێم بژی باشە. نا وەڵڵا ناتوانین بە عەرەبی بڵێن لەبەرەوەی بەرنامەکەی ئێمە کوردیە و بە کوردی قسە دەکەین خۆمان. دەبێت بدە تێگەهشتن؟ باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم. بگۆڕە. یەکەم منداڵی پێغەمبەر ناوی چی بوو؟ یەکەم منداڵی پێغەمبەرمان محەممەد دووریدی خوای لێبێ ناوی چی بوو؟ یەکەم منداڵی. منداڵ نەبوو. مرد ئەوە منداڵی مردە. باشە یەکەم مناڵی ناوی چی بوو؟ مناڵەکانی مردووە بەڵام یەکەم مناڵی ناوی چی بوو؟ کەچوە لە کۆر. اختیار تێمێ؟ ئەوە قسەم لێ دەرگاڵێ کچ بوو یان کوڕ بوو؟ اختیار تێمێ؟ قاسم زەینەب ئیبراهیم. قاسم بوو. قاسم بوو؟ دڵنیایی؟ بەس بژی قاسم بوو. تۆ دەڵێ قاسم بوو. تەکیدی؟ بهیستە قاسم. دەست خۆش وەڵامەکە ڕاستە؟ ویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن؟
فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت بەسەر شار باشە دەست خۆش دەچیت ئەو کارە دەکەی لە فامیلی باربەر ئان ساڵۆن پێت خۆشە بوویتە خاوەن خەڵات مشکلە نییە ئەڵم دڵ خۆشە بوویتە خاوەن خەڵات پێت خۆشە یعنی چۆن یعنی خۆشحاڵی بوویتە خاوەن خەڵات are you happy هەپی مشکلە نییە ئەوە یەکەم جارە مقابلەکە یەکەم جارە مقابلە بکەیت قەیناکە ئەوە ماشەڵڵا بەخت یاوەرە بوو یەکەم جارە مقابلە بکەیت و بوویتە خاوەن خەڵاتیش باش بەدڵتە بەیانی بچم ئێرە بەڵێ بچۆ بۆ ئێرە فامیلی باربەر ئان ساڵۆن ئەو کارت بۆ دەکەن ڕیشتاشینە باشە ئێدە باش زۆر سپاس خۆشحاڵ بووم دەست خۆش شتێکی خۆشمان پێشکەش ناکەی ئەفرۆ ڕۆژە ئاڵی کوردستانە بەڵێ هەمی کوردە وایە طبعاً ڕۆژی هەموو کووردە پیرۆزبێت لە کوردانی هەر چوار پارچەی کوردستان هەر چوار پارچە گۆرانیەکی نازانی بەسەر ئاڵای کوردستان بەسەر کووردا بەسەر کوردستانە گۆرانینگە خۆش هەیە کوردم کوردستانی کوردم خەڵکی کوردستان ئەوە خۆشترین دەی بۆمان بڵێ بێژم یان بەڵێ بێژە کوردم خەلکی کوردستانم مانێ من کوردیە بە کلتور و یعنی هەمی حەفظ نەکردیە هەمووی حەفظ نەکرا بەس جا یعنی دانم سەر سەیارەی گەلجارە زۆر باشە دەست خۆش بێ خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش خوار لەگەڵ زۆر سپاس دەچینە لای ئەو خێزانە بەڕێزە سڵاوتان لێ بێ باشی خاتون گیان سپاس دەکەم نای بەڕێزە فەرمو نای بەڕێزت نەوال خان نەوالی هەنی چی نەوال يعني تأمل يعني شي باش شتی باش زۆر باشە ئیشەڵا هەرچی باشە یەتە ڕێگەت و یەتە ژیاندەوە تمام سپاس سپاس دەکەم بژی گیان من باشم زۆر سپاس لەگەڵ خێزانەکەت هاتی بۆ فامیلی مۆڵ بۆچی هاتوون دەکڕن بزانە چیە شت بکڕن زۆر چاکە بە خێربێن سەر سپاس دەکەم بە چ کارێکەوە سەرقاڵی ڕۆژانە چ کارێک دەکەی فەڕە دەکەن دڕن فەڕە دەکەیت و دەچیتەوە ماڵەوە زۆر باشە حەزوو لە شت کڕین هەیە با بۆ بچووکە بزانێت چۆنە ساریان کچم بۆ چوونەتە ئێ بۆ نایەن حەز ناکەن دەرکەون زۆر چاکە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی زیرەکی لە وەڵامدانەوەیە ئەلحەمدولیلا پرسیارێکە لێ دەکەم بۆ هیوایی ببیتە خاوەن خەڵات خۆر لە فەلەکناسیدا بەچی پۆلێن کراوە خۆر ئەستێرە گەلە ئەستێرە هیچیان هیچ نابی گۆڕە ئەستێرە گەلە ئەستێرە هیچیان لەو سیانە یەکێکمان تۆ وتی هیچیان و دەمبی گۆڕە گەلێ ئەستێرە گەلە ئەستێرە بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو سپاس بۆ بەشداریکردنت خۆشحاڵ بووم شتێکی خۆشمان پێشکەش ناکەی فەرموو پیرۆزە و جێژنە ئینشەڵا هەموو خەڵک صحة وسلامة بۆیانە سپاس دەکەم ئینشەڵا هەر حەیات دەبێ یعنی باش دەبێ بۆیانە زۆر سپاس دەکەم ئینشەڵا ڕۆژی ئاڵای کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێ لە هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێکی جیهانە ڕۆژی ئاڵای کوردستانیان لێ پیرۆز بێ و هیوادارین ئاڵاکەمان هەمیشە شەکاوە بێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداری کاتێکی خۆش و خوار لەگەڵ سپاس دەکەم سپاس ئەو خاتونە بەداخەوە نەیتوانی ببێتە خاوەن خەڵات زۆر ئاسانکاریشم بۆ کرد بەڵام نەیزانی وەڵامەکە دەچین دەپرسیم زانکەی تر دەتوانێت وەڵاممان باتەوە لەگەڵمان من با بڕێن لەبێ سڵاو یەخوا بەخێر سەر چاوان سپاس دەکەم ناوی بەڕێزە من میلاد کەمال محەممەدم خەڵکی ڕۆژهەڵات سنم سنەی باوان سەر و سەر چاو تۆ دەتەوێت چی بکەیت ئێستا لێرە دەتەوێت چ ڕێکۆردێک بشکێنی ئەم ڕێکۆردێکی گێنسە کە ئۆکتۆبری 2021 کوڕێک بە ناو ساراوەلدا بە 27 ساعت و 15 دقیقە ڕێکۆردەکەی جێبەجێ کە تۆمارێکی ناو کتابی گینسە من پاش ساڵێک و 5-6 مانگ یاریکردن هاتم ڕۆژ ڕێکۆردمە دەست پێ کرد کە دوێنێ 16 ساعتی 4:30 بەیانی دەستم پێ کرد البته بێ بڵێم ئەم ڕێکۆردە وەختی لێیانداوە ڕێکۆردەکە هەر ساعتی 5 دقیقە ڕاوەسانیان بۆ ڕاوەستاوە بەس من چۆن پێشەکەی گەرەکم بوو جیاوازێکی خاص لەم ڕێکۆردەدا بنومە هەدیەی کەم بە جەنابی سەرۆک هاتم هیچ ڕاوەستانێکم نەکرد
وڕکۆردەکەم هەفت و نیمی بەیانی ئەمڕۆ لە ڕۆژی ئاڵای کوردستان ئاشکان تا ئێسیش بەردەوام بووم دەستە خۆش بێ نزیکی 40 ساعتە سەرکەوتوبی جێگەی شانازیت بۆ هەموو کوردێک هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێکی جیهان بێت سپاس دەکەم وەوتت ئەمە پێشکەش دەکەیت بەکێ ئەو ڕیکۆردا بە دڵ و بەگیان بەر لە هەر شتێکم هەرام قساکەم کە پێم خۆشە پێشکەشیکەم بە سەرۆکی گەورەی خۆم جەنابی کاک مەسعود بارزانی و هەروەها کاک نەچیروان بارزانی و کاک مەسعود بارزانی زۆر سپاس بەدایکتی پێشکەش ناکەی بە کوردستانەکەتی پێشکەش ناکەی کوردستان بەڵام منوتم کوردم نەتەوان کوردە بە کوردی بووم هەمێش لە ڕۆژی ئاڵای کوردستانە بۆ ملەتی کوردە دەستە خۆش بێ بێگومان بە خۆمانی دەزانیت دایک و باوکیش حرمەتیان لەسەر سەرمە چاوم ماچەکەم منەرەوەی دەتوانم سەریان بڵند کەم بە دڵخۆشیانەکە مایسە لە پشت شاشەوە لە ڕۆژهەڵاتەوە خەریکن بۆ من ڕێزمان هەیە بۆیان من دنیایکە سپاس دەکەم بێگومان ئێمە هەمومان سەربەرزین بە گەنجێکی بەڕێزی وەکو تۆ کە دەتەوێت ئەو ڕیکۆردە جیهانیە بشکێنیت سەرکەوتوو بیت مێدەوارین لە پلەی زۆر باشتر و بەرزترا بتبینین هیچ کەسێک هیچ شوێنێک سەپۆرتی تۆیان کردو پشگیری تۆیان کردووە هیچ ئسپانسەرێکم نەبووە بەس وەکەوەی چەند برادێکی خۆم لە لام بوون یارمەتیمیان داوە وەکو ئەشیاکانمان دابین کردووە و هەروەها وەزارەتی ڕەوشەنبیری بعد پارێزگای هەولێر کە زۆر سپاسیان لەکەم بەشی لاوان و هەولێر کە کتابەکانیان بۆم کرد و ئاسانکاریان کرد کە بتوانم وە فامیلی مۆڵیش وەکو شوێنیان بۆ من دابین کرد کە ئەمەوێت لێرە بە تایبەت لە خۆشکی گەورەی خۆم ئاوان تەوفیق بەڕاستی خاتو ئاوان زۆر قەدەدانی سپاسکەم بەڕاستی ئەو نەبووایە زۆر مەعزیەت بووین بۆ شوێنەکە یارمەتیمانی دا و شوێنیانە دابین کرد و توانیمان لێرە لە ڕۆژی ئاڵای کوردستانە ڕۆکۆردە تۆمارکەین و لە کتێبی گینیسە بە نێوی هەولێرەوە بە نێوی کوردستانی هەولێرەوە پێشکەش بە تەواوی ملەتی کورد سەرکەوتوبی ئیشەڵا بەو هیوایی لە ئاستی زۆر بەرزترا بتبینین لە پلەی باڵاترە ئیشەڵا زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە توانیم قسەت لەگەڵا بکەم ئیشەڵا سەرکەوتوبی و هیوادارم بەردەوام بیت سپاس دەکەم خۆتان گەورە زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ زۆر سپاس دیلان کاک دیلان خەڵکی کوێی کاک دیلان خەڵکی بەغام خەڵکی بەخای ماشەڵڵا کوردیەکە باشە چۆن لە کوێدا ئەنیشیان لە بەغا دانیشیان لە هەولێر بەڵێ لە بەغا دانیش وەڵام ماشەڵڵا لە کوردیەکەی لە من باشترە چۆنەوە فێری کوردی بوویت من چونکە دایکم کووردە باوکم کووردە کوردەکەمانیش باشە لە ماڵەوە یعنی کوردن و لە بەغا دەژین کوردی بەغدان لە شاساخ بێ بەچێوە سەرقاڵی چ کارێک دەکەی لە بەشی هەندەوەمەکەین بەشی ماستەر لە ئێران لێرەش لەسەر مەکتەبی سەرۆکوەزیرانی لە شاساخ بێ چۆنە هاتی بۆ فامیلی مۆڵ وەڵاهی ئەمڕۆ بە کارێکەوە هاتم ئیتر برادێک چاوەڕێمەوتم بەڵە چاو پێکەوتنە هەیە لەگەڵ برادەرەکەتا زۆر چاکە باشە پرسیارێکە لێ یەکەم بە خێرایی و بۆ هیوای ببیتە خاوەن خەڵات و ئەنجام چۆ بەلای برادەرەکەت باشە لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی وەڵاهی باشە باشی بەڵێ پرسیارەکەمان ئەوەیە فریشتەکان لە چی دروست کراون فریشتەکان بەڵێ لە چی دروست کراون لە چ شتێک دروست کراون اختیار دێمێ نور ئاو ئاگر وجعلنا من الماء كل شيء لا آو لا آو دروست کراوە فریشتەکان وای نازانی اختیارم ماوە بێت وەڵامێک بڵێ بۆ هیوایی ببیتە خاوەن خەڵات نور بە نور دروست دەکرێت فریشتە مەبەستت مەلایکەت بە نور دروست دەکرێت لە ئاسمانە بەڵێ دەست خۆش وەڵامەکەت خەڵاتێکمان پێ بەر دەست خۆش فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێزت بۆ هیوایی سوودی لێوەرگری شتێکی خۆشمان بۆ ناگەڕیتەوە بە سەراتێکی خۆش بە خێرایی بەسەر هاتێکی خۆش شتێکی خۆش ڕوویدابێ لە ژیانتا یان ڕۆژانە لە کاتی کارکردنە شتێک ڕوویدابێت بۆمان گێڕیتەوە مش پێ بکەنی لەگەڵت وەڵاهی بیرم نییە لەم نەکەم باشە سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش خوا لەگەڵ سپاس دەکەم
جەمیلە جەمیلە ماشەڵڵا جەمیلە خان جەمیلە زۆر جوانی ماشەڵڵا کێ ناوە خۆشەی لێ ناوی قوربانە بم چاو جوانە کێ بابم بابە تۆ باوکتی زۆر خۆشەوێ خوا لێ نەستێنێ ئیشەڵڵا لەگەڵ کێ هاتووی بۆ ئێرە ئەمنە پلکم تۆ پلکە بەڵێ کوا پلکە ئەو ڕۆژی لەکەم پلکم باش ئەم ئاڵا کوردستانە لەسەر دەموچاوە کردە کێ بۆی دروست کردی خۆشکە بۆی دروست کردی ماشەڵڵا چەند جوانی کوردستانە خۆشەوێ بەڵێ ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە وایە بەڵێ باشەیان چه ئاواتێکە خواسی بۆ ئاڵاکەمان بۆ وڵاتەکەمان هیواداری ئاڵاکەمان هەر شەکاوە بێ بەڵێ وایە باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی نوکتەیەک بەسەرهاتێکی خۆش یادگاری خۆش نییە لەگەڵ خوشکەکە تا بۆم باسکەی دەی چیت هەیە بۆم باسکە وەرە گوڵە جوان چۆنی ناو چییە؟ لیلاف لیلاف تۆ ئاڵایەت بۆ خوشکەکە دروست کردووە؟ بەڵێ بۆچی بۆ دروست کرد؟ ئەو ڕۆژی ئاڵایە لەبەر هەندێ ئافرین ئاڵاکەی خۆتان خۆشەوێ؟ بەڵێ وڵاتی خۆتان خۆشەوێ؟ زۆریش ئافرین شتێک خۆشم پێشکەش ناکەن؟ بەس یەک تۆز ڕوو بکەرە کامێراکەمان شتێکی خۆشم پێشکەشکە لە چ شتێکا زۆر باشن ئێوە؟ زیرەکەن لە چیا زۆر زیرەکەن؟ کوردی بابەتی کوردی زانست شارێکی کوردیمان بۆ ناڵێ؟ شعرێک بەڵێ بادی نییە و شعرە مشکیلە نییە؟ ئەی کچێ ڕابە بخوێنە دات و سەربەست و هەربژی زوش خەوە سەرهێنە بەس بمینە بێ مەژی ڕنج بەرهون دەرتووی تم و ڕند و ژیر و زانە بە و هەواڵنتە لە هەر جێ پێش بە دەچن ڕابە سەرخۆی کەچا کووردا زوش خەوە سەرهێلانە بەس بمینە بێ مەژی ئافرین ئەوە دەزانی باسی چیەکات؟ ئەو شعرە؟ باسی مەکتەوی دەکات دەرێ هەستا لە چی خاو کورد زوو هەستا؟ لە خاو ئافرین بخوێنە وایە بۆی مەبەستەکە لە وایە ئەڵێ کچی کورد زوو هەسە لە خەو زۆر بەکەڵکرد نایە خەو تەنها کاتی پێویستی بەڵێ بڕۆ خوێنە بۆ ئەوەی بخوێندنەکەت بگەی بە ئامانجەکانت وایە ئێوە پێتان خۆشە لە داهاتوە ببنە چی؟ حەزم لێ مامۆستا مامۆستای چی دەرسێ؟ کوردی ئافرین ئەی تۆ؟ مامۆستا عەرەبی مامۆستای عەرەبی باشە لە عەرەبی دیارە زۆر زیرەکی مامۆستاکە زۆر خۆشەوێ؟ ئافرین دەستان خۆش بێ منیش ئێستا خەڵاتێکتانەکەم خەڵاتێکم بەنێ بۆ ئوگڵە جوانانە تێکساس چیکنم بەرێ فری؟ ئەوە خەڵاتی منە بۆ ئێوە دەچنە تێکساس چیکن لە قاتی دوو هەمە لەوێنان دەخۆن بە فری باشە؟ ئافرێتان بێ لۆشیگیانتان بێ زۆر خۆشحاڵ بووم گوڵە جوان باشە وەرە بەبێمە نێوانتان اینجا و ئاڵا جوانش دەربچێ باشە لێ ڕسمێکشمان بگرن وەرە گوڵە جوان تۆش بەرە لای منەوە ڕسمێکمان بگرن لەگەڵ ئەم گوڵە جوانانەیە دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ سپاس بۆ قوربان ماشەڵڵا ئەو دوو گوڵە جوانە چەند عاقڵ بوون ئازیزانم یەکێ لە ئەکتەرە زۆر باشەکانی درامای دوو ماڵ و یەک سەعدیم بینی و دەچم بۆ لای پرسیاری لێ دەکەم بزانم دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە با بچین سڵاو لێبێ مامۆستا باشی خۆش بیاخوای سپاس دەکەم ئەو چۆنە هاتی بۆ فامیلی وەڵ ئەڵێ ڕێکەوت نەکردووە لەگەڵ دەرهێنەری بەرنامەکەی ئێمە دەگە برادران دابوون بە تەمای جێشکە بووین بەڵێ بەسەوە کە هەسار بوو ماشەڵڵا هیچ جێشەوە نەبوو فاگنۆلزێک خۆشە و هەلبەت ما بووی شتێکی بکڕین ئەوشمان بووینە قسمەتی بەرنامەکەی زۆر زۆر خۆشحاڵ بووم جێگەی شانازیت بۆ ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووم کە بینیمی بەخێر بێ سەر چاوان سپاس دەکەم ئێوە جێگای شانازینە بۆ ئێمە زۆر سپاس دەکەم مامۆستا لە کاتی دەوربینینە چ شتێکی خۆش ڕووی داوە کە بیرت ناچێتەوە قەت وەڵڵا زۆر وەڵا زۆرە شتی زۆر خۆش ڕووی داوە ماشەڵڵا ستافەی زۆر زۆر جوانین وەکو خێزانێک پێکەوە تەمسیل دەکەین هاوکار ئێگدینە بۆ ئەوەی بەرنامەکە بەرەو پێش بڕواتن بەس ئەگە لە بۆ مەسئلەی مەتەن ڕووداوە ڕوویدابیتن هەمووی ڕووداوەکان خۆشە هەمووی خۆشە
لا وهم پێکەنینە ئەبێ شتێکی خۆشمان بۆ باس بکەیت باشە پرسیارێکی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی مامۆستا على حسب السعر بس زحمة نبي باشە هاوکاریش دەکەم اي باش بۆ هیوای بتوانین ببیتە خاوەن خەڵات و دەبێت شتێکی خۆشم پێشکەشکی دوایی شتێکی خۆشمان بۆ باسکەی ولا ستو دەبینێتەوە باشە بە پێ خەڵاتەکە ئەگەر خەڵاتەکە باش بێ شتێکی خۆشمان پێشکەشەکەی بەسەر چاو قوربانم چاوە خۆش بە مامۆستاگیان پرسیارەکەمان ئەوەیە بورجی خەلیفە بەرزی چەندە اختیار تێمێ 828 838 848 بسیار دەچێتیتەوە وڵی تر پرسیاری مایکە سوورەکە ئەو هەیە ئەو شتە ئاساییە هەیە ینی ئەو لە بەرنامە شەریتیتم زۆر باز دەکاتن بەس تاکید نیمە کامێنە 838 نا بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات 838 نییە اختیارەکانمان 828 دەت وەڵامەکەی بۆ خەڵاتەکەش لە خۆت نانا ئێمە پێمان خۆشە خەڵاتەکە بۆ بەڕێزت بێ ئەوە خۆشان زێڕێ 828 828 تەواو نایگۆڕی نا دڵنیای ناوە دنیاییمە بەسەوە هەر لەخۆ لە بۆ بەڵام نایگۆڕی هەر ئەوەیە هەر وەڵام خەڵاتەکە قسمەت بی بەخۆی دێت طبعا ئەڵێ شتێک قسمەتی تۆ بێ هیچ کەسێک ناتوانێت بەلاشیا بڕوە وایە الحەمدولillah تاو دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو فەرموو بەڵێ ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت دەچیتە تێکساس چیکن لێ بە فرینان دەخۆی حەزت لە بە خواردن هەیە مامۆستا وەڵەنان هێوارشمان نەخوارد ئەوە بووە خێر و بەرەکەت ئەڵێ هەموو شتێ خێریتی ئەمە ئەوەیە یەکمان بینی زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکە قسەم لەگەڵ کردیوە تۆش بوویتە خاوەن خەڵات و دەچینان دەخۆیت و سپاس دەکەم سپاس کەناڵ دیمەن دەکەم سپاس ئەو ستاف ئەو بەرنامەی دەکەم دەستان خۆشبی بەرنامەکەتان زۆر خۆشە و بینەری خۆشی هەیە و جێگا شانازیینە زۆر سپاس دەکەم ئێوە شوان ئێمە هەمومان وەکو تیمێک کار دەکەین لە کەناڵی دیمەن ئامانجیشمان تەنها دڵخۆشکردنی خەڵکە و هەروەها بەرەو پێشبردننی کەناڵە جوانەکەمانە چکە بەڕاستی تاکە کەناڵەکە کار لەسەر خێزان دەکات و پێمان خۆشە دایم خەندە بخێنە سەر لێوی بینەرانمان بەو هیوایی کە جێگەی ڕەزامەندی بینەرەکانمان بێت دەستەکان خۆشبی هەمومان وەکو تو بیر دەکەینەوە زۆر سپاس بۆ بەڕێزیشت زۆر سپاس دەکەم شتێک خۆشە بۆ باز نەکردم مامۆستا خەریکی ئەڕۆی باس شتێکی خۆش لە کاتی دەوربینینە چ شتێکی خۆش ڕوویاوە زیاتر معجیبی کام ئەکتەرەی هەمویان طبعا هەمویان زۆر سەرکەوتوون هەمویان مەثل مخرجەکەمان باشە مصورەکەمان باشە يعني لە بچوو کەتا گەورەی هەر هەمویان فەنان ئەکید وایە ئەگەر فەنان نەبن نانە کەناڵی دیمەن کەناڵی دیمەن یعنی کەسە زۆر باشەکانی لێیە پێکەوە بەرنامەکمان پێشکەشی ئەو بینەری دەکەین زۆر بە جوان دەڕواتر الحەمدولillah بینەری خۆشی دروست کردیە ئەرچ بینەرمانی چۆن قابلە کەس هەیە بتوانێت سەیری نەکە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم ڕێزم هەیە بۆت بڕۆن نانەکەتان خۆ بازیاتر لە وەختتان نەگرین زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش سپاس ئەم شەوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بوو بێ لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشیۆن بۆ دابینکردنی جلوبەرگەکانی من دوکانیان لە داونتاونە سەردانیان بکەن جلوبەرگەکانیان تابڵی جوان و دەرەجەیەکە هەروەها براندی ئێڤرۆشە تێکساس چیکن دیجیتال سیتی ئەربێلا باغی خاتینە فامیلی باربەر ئاند ساڵۆن تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بە خواتان ئەسپێرم و هەر شاد بن و خواتان لەگەڵ